نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار مسلمانانی بەڕێز و خۆشەویست وەک شەوەکانی پێشوو بە یارمەتی خوای پەروەردگار ئەم شەویش دەچینە خزمەت سورەتێکی پیرۆزی قورئانی پیرۆز بە ئومێدەوەی ئینشاءڵڵا قورئانی پیرۆز ببێتە هۆکارێک بۆ زیادبوونی ئیمانمان بۆ زیادبوونی تەقوامان بۆ زیادبوونی خواپەرستی و خواناسیمان بێگومان ئەو سورەتە پیرۆزەیش هەڕەشەی گەورەی تێدایە بۆ ئەو کەسانەی کە ترسی قیامەتیان نییە بۆ ئەو کەسانەی ئاگایان لە جەهەنەم نەماوە ئەچینە خزمەت سورەتی تەکاثور خوای پەروەردگار لە سەرەتای ئەم سورەتە پیرۆزەدا دەفەرمێ ئەلهاکم التەکاثور ئەفەرمێ بەڕاستی ئێوەی بێئاگا کردووە ئێوەی بە هیلاک داوە ئێوەی فەوتاندووە ئێوەی سەر لێ شێواندووە زۆرکردنی ماڵ و سامان پەیداکردنی ماڵ و سامان هەوڵ و تێکۆشان بۆ ماڵ و سامان بەردەوام ئینسان لە دنیادا هەوڵی ئەوەدا ماڵ و سامان دەستخۆی بخات بەڵام ئەو کەسانە دەبنە دوو جۆرەوە و یەکاتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ هەندێک لە زانایان پیان فەرموو لە هاوڕێکانی لە زانایان وتیان ئەی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک تۆ زۆر باسی تەقوا دەکەی زۆر باسی زوهد دەکەی زۆر باسی خواناسی دەکەی کە ئینسان خۆی بە دنیاوە مەشغوڵ نەکات بەڵام خۆشت بازرگانی دەکەی دەیفەرموو من بازرگانی دەکەم بۆ ئەوەی چاوشۆڕی خەڵکی نەبم بازرگانی دەکەم بۆی دەسم پان نەکەمەوە لە خەڵکی چاوم لە دەستی خەڵکی و نەبێ یارمەتیم بدات کاسبی حەڵاڵ لە ئیسلامدا ڕێگای پێدراوە کاسبی حەڵاڵ ئیش و کاری پێغەمبەران بۆ سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ بەڵام کاسبیەکە حەڵاڵ بێ قیامەتی تۆ نەدۆڕێنێ کەواتە ماڵ و سامان خەڵکێکی زۆر بێئاگاکە هۆشی لای قیامەت و بەرژەوەندەکانی قیامەتی خۆی نامێنێ بەڵام هەتا چ کاتێک ئینسان بێئاگا بێ چ کاتێک ئینسان لە خەو هەڵدەسێ خەبەری دەبێتەوە بەڵام زۆر کەسەی لە دنیادا بۆ خۆی لە خەوەکە هەڵدەسێ و خەبەری دەبێتەوە بەختەوەر ئەبێ و بە خۆی دادەچێتەوە بەڵام هەیشە لە دوای مردنی بە خۆی ئەچێتەوە بەڵام ئەو کاتە قیمەتی نییە هیچ بایەخێک نادەی بە خۆت لە دنیادا بەڵام دوای مردن هەرچەندێ پەشیمان ببیتەوە سود و قازانجت بێ ناگەیت ئەلهاکم التەکاثور حەتى زورتم المەقابر خوای پەروەردگار دوای ئەوەی کە باسی ماڵ و سامان زۆری دەکات باسی ئەوە دەکات کە ئینسانی موسڵمان ئاگاداری خۆی بێ چونکە وەک دوێنێ باسمان کرد ماڵ و سامان هۆکارێک نییە بۆ تەمەن درێژی تۆ یەک سانی یەک دقەیە تەمەنە درێژ ناکات بەڵام خوای گەورە دەفەرمێ حەتى زورتم المەقابر هەتا ئەو کاتەی دەمرن و دەڕۆن بۆ قەبرستان
ئێوە خۆتان بە ماڵ و سامانەوە مەشغوڵ دەکەن. خوای پەروەردگار قەبرستان بە زیارەت ناوەبەت، کەواتە جێگای کاتیە. قەبر جێگایەکی کاتیە، چونکە زیارەت کاتێکە تۆ سەردانی کەسێ دەکەی، زیارەتی کەسێ دەکەی، مەسمان زیارەتەوە نێ دەستی خەڵکی ماچکەی، ئەوە زیارەت نییە. زیارەت کەلیمەیەکی عارەبیە، واتە کە تۆ سەردانی کەسێ دەکەی. مەبەسمانی ئەوە زیارەت، مەبەسمان ئەوە نییە کەسانێک دەستی ماچ بکرێ کە شایستەی ئەوە نین کە سەلامیشیان لێ بکەی، نەک دەستیان ماچکەی. مەبەسمان ئەوە نیە کە ئەڵێن زیارەت وا تێنەگەن بە شتێتر بیبەنە بابێکی ترەوە، مەسەلەیەکی ترەوە. زیارەت واتە سەردانی. خوای گەورە دەفەرمێ ئێوە مەشغوڵ ئەبن بە سەردانی بە دنیاوە، بە ماڵ و سامان پەیداکردنەوە، هەتا سەردانی قەبرستانەکەن، واتە ئەو ڕۆژەی کە دەمرن، ئەو ڕۆژەی کە دەڕۆن بۆ قەبرستان، خەڵکی دەتان با بۆ قەبرستان، ئەو کاتە بیر ئەکەنەوە چیتان بۆ خۆتان کردو، چی بۆ قیامەتی خۆت ئامادە کردووە. بەڵام ئەو کاتە کە ڕۆحی ئینسان کێشرا، ئەو کاتەی تۆ دەکەنە ناو تابوتەوە، ناو کفنەوە بەرەو قەبر و قیامەتی خۆت دەچی، لەو کاتەدا هەموو کەسێک دەزانێت چی کردووە. بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحەی ئیمامی ئەلبانیدا هاتۆ ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بە ژمارە 1421 پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم حەدیثە صحیحەدا فەرمان بە ئێمە دەکات، دەفەرمێ اذكر الموت في صلاتك. لەوانەیە کەسێک پرسیار بکە من لە ناو نوێژدا داڵغەم دەڕوات، تووشی غەڵەت ئەبم، واتە نوێژەکەم لێ تێک ئەچێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە ناو نوێژەکەتدا بیری مردن بکەرەوە، بۆ خۆت مردن بهێنە بەرچاوی خۆت، جەنازە بهێنە بەرچاوی خۆت، ناو قبر بهێنە بەرچاوی خۆت. بۆچی؟ فإن الرجل إذا ذكر الموت في صلاته لحري أن يحسن صلاته. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ چونکە بەڕاستی ئەگەر ئینسان لە ناو نوێژدا بیری مردنی کەوتەوە، مردنی خستە بیری خۆی، ئەوە گومانی تێدا نیە هەوڵ ئەدا نوێژەکەی بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک ئەنجام بدات، چونکە مردنی لەبیرە. بەڵام ئەگەر ئینسان مەشغوڵ بوو بە دنیاوە، بە پارە و پول پەیداکردنەوە، تەماشا ئەکەی لە نوێژەکەیشیدا، لە خەوەکەیە کە ئەخەوێ کاتێک کە وڕینە دەکات زۆر جار هەر باسی پارە پول دەکات، باسی عیبادەتی خوا ناکات، چونکە ئەوەندە دنیا مەشغوڵی کردووە لە خەوەکەشا خەریکی پارە پەیاکردنە. بەڵام ئەگەر ئینسان مردنی لەبیر بوو، قەبر و قیامەتی خۆی لەبیر بێ لە ناو نوێژیشدا، ئەو کاتە ئینشاءڵڵا هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ نوێژەکەت بە جوانی بکەیت. بۆیە ئەمە سونەتێکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، بۆ ئەوەی نوێژەکەت بە شێوەیەکی ڕێک و پێک جێگای خۆی بگرێ، لە ناو نوێژە قەبرستان بهێنە بەرچاوی خۆت، مردن بهێنە بەرچاوی خۆت، تابوت و خام و ئەم شتانە بهێنە بەرچاوی خۆت، ئەوەی پەیوەندی بە مردنەوە هەیە، بۆ ئەوەی نوێژەکەت بە جوانی بکەیت. چۆن؟ دەفەرمێ وصلي صلاة رجل لا يظن أن يصلي صلاة غيرها. ئەفەرمێ نوێژی کەسێک بکە، بە جۆرێک نوێژ بکە گومانی ئەوە بەرە ئەمە ئاخر نوێژتە لە دنیادا ئەیکێ. وەڵا برای شیرینم، دڵنیا بە هەر نوێژێکمان کرد لە نوێژەکان وا بزانین ئاخر نوێژمانە. هەر کاتێک جومعەیەکمان کرد وەڵڵی 100% بە تەمای جومعەکەی تر نەبی، چونکە تەمەن کورتە. وەڵی ئەم ڕەمەزانە دەڕوات، ئەوەی بمێنێ دەڕوات و دەیبینێت، بەڵام وەڵی چەندەها کەسمان هەیە ساڵێتر ڕەمەزان نابینینەوە، ساڵێتر ناومان لەبیر کراوە لە ناو قەبردای، بەرەو ڕووی کردەوەکانی خۆمان بووینەتەوە. ئەو کاتە ئەگەر چاکەمان کردبێ ئینشاءڵڵا بەختەوەرە بین، ئەگەر خراپەمان کردبێ وەڵڵا هیچ کەسێک ناتوانێت فریامان بکەوێ، هیچ کەسێک ناتوانێت لای خوای پەروەردگار بچووکترین شەفاعەتمان بۆ بکات. ئیمامی بەڕای کوڕی عازب هاوڵی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ کە لە صحیحەی ئیمامی ئەلبانیا هاتۆ ڕەحمەتی خوا لێبێ بە ژمارە 1751 دەفەرمێ كنا مع رسول الله صلى الله عليه وسلم في جنازة. ئەفەرمێ ئەم سەحابە خۆشەویستە ئیمامی بەڕا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوادا بووین صلى الله عليه وسلم
لەسەر جەنازەیەک بووین لەگەڵ جەنازەیەکا ڕۆشتین بۆ قەبرستان چونکە حەتا زورتم المەقابر کە ئینسان مرد ئەو کاتە ئەزانێت چی کردو بۆ قیامەتی خۆی ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوادا ڕۆشتین صلی الله عليه وسلم لەگەڵ جەنازەیەکدا بوو ئەفەرمێ فەجەلەسە عەلی شەفیری القەبری کێمان ئاوامان کردو برای شیرینم ئێمەی تاوانبار و دڵڕەش وەڵای کەڵێ دەڵێم دڵڕەش وەڵڵا زۆربەمان تاوان دڵمانی ڕەش کردووە چونکە ئینسان بەپێی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە گوناهەکان نقطەی ڕەش لەسەر دڵی دروستە بێ هەتاکو زیاتر گوناه و تاوان بکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو نقطەیە زیاد ئەکا هەتا وای لێ دێ دڵی دائەپۆشێ بە کاملی بۆی خەڵکی وا هەیە مۆر بەسەر دڵیان نراوە لە یعنی خوای پەروەردگارەوە هیچ خێرێکی تیان نەماوە پەناگری بە خوای پەروەردگار پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم لەگەڵ ئەم جەنازەیەدا چوو بۆ قەبرستان سەردانیکردنی قەبرستان سونەتە خێر و بەرەکەتێک گەورەیە کە ئینسان دەستی ئەکەوێ شوێنی جەنازەیە بکەوێ بەڵام کاتێک دەڕۆیتە قەبرستان زۆرێک لە موسڵمانان وەکو بازار تەعاملی لەگەڵاکەن خەریکی معمەلن و خەریکی فشقیات و پێکەنینن بەڵام کاتێک کە سەردەمی تابعین و دوای تابعینە کاتێک کە ئەڕۆشتن بۆ قەبرستان هەتاکو ئەچوونە قەبرستان ئەگریان سەحابە و تابعین و پیاوچاکان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەبێ وەرە قەبرستانیش بەردەوام دەگریان هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕیوایەترا هاتووە کە کاتێک لەسەر جەنازەیەک بوون لە قەبرستانێ ئەفەرمێ سەحابەیەک کە ئیمامی بەڕائە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەکو ئەوەی ئێمە باڵندە لە سەرمان وەستا بێ واتە کشتمان کرد بووین سەرمان داخستە بوو پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم بە چشکۆڵێک ئاوا عەرزەکەی هەڵەکەند ئەمجا فەرمی پەنا بگرن بە خوای پەروەردگار لە عەذابی قەبر ئەوە ئەدەبی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم لەسەر قەبرستان خەریکی معمەلە و فیشکات و پێکەنینە و هەر شەرم بکە لە خوای پەروەردگار کە ئیشەکەت مخالفەی سونەتە شەرم بکە لە خوای پەروەردگار ئەوە کارێکی خراپە ئەنجامی ئەدەی شەرم بکە پاشان شەرم بکە لە ئەو کەس و کاری مردووە کە لەسەر قەبرستانەکەیە بەچی حیا و حرمەتێک ئەو تۆ پێ ئەکەنی لە بەرامبەر کەس و کاری مردوویەکە هەر بۆ شەخسیەتی خۆت جوان نییە لەگەڵەوەشا کارەکەت ناشەرعیە لەگەڵەوەشا بۆ شەخسیەتی خۆت جوان نییە لەسەر قەبرستانی پێ بکەنی معمەلە بکەی ئاگات لە قیامەتی خۆت نییە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڕواتە سەر ئەو قەبرات دەچێتە لێواری قەبرەکە هەتا ئێستا چەند کەسمان هەوڵمان داوە بچینە لێواری قەبرێ سەیرێکی ناو قەبرە تاریکەکەمان بکەین والله پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هیچ منظرێکی ترسناکم نەبینیوە ئیلا قەبر لە هەمووی ترسناکتر بووە قەبر زۆر ترسناکە برای شیرینم چاڵێکی قوڵ ئەمجا لەسەر لای ڕاست ئەدخەنە ئەو قەبرەوە دوای ئەوە دات ئەپۆشن خۆڵێکی زۆر ئەکەنە ملتە ئالەو ڕۆژەدا تۆ ماڵ و سامان فریات ناکەوێت ماڵ و سامانە بۆ مناڵی خۆت جێڵا و مناڵەکەت بخۆی دەیخوات محاسەبەکەشی لەسەر تۆیە ئێمە میرات کۆ ئەەکەینەوە ماڵ کۆ ئەەکەیتەوە مردی ماڵەکەت ئەبێتە میرات ناوێت تری لێنرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لێواری قەبرەکە دانیشت فەبەکە دەستی کرد بە گریان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەسەر قەبرێک دەست بکا بە گریان لەگەڵەوەدا بەختەوەرترین ئادەمی زادە لەم سەرزەویەدا صلی الله عليه وسلم ئەی من و تۆی تاوانبار بۆ لەسەر قەبرستان ناگرین قەبرستان بگری سونەتە بگریت نەک پێ بکەنیت نەک معمەلە بکەیت ئەوانەی کە تۆی بینی هەمووی وەک تۆ زیندوو بووە بۆی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە چووە سەر جەنازەیەک نوێژی کرد لەسەری دوایە بردیان بۆ قەبرستان لە قەبرستان وتارێکی بۆ خەڵکیدا باسی مردنی بۆ خەڵکی کرد فەرمووی وانظر إلى تقارب منازلهم دەی تەماشا بکەن بزانە ماڵەکانیان چەنێ لە یەکەوە نزیکە لە دنیادا لە خانوویەکی گەورەدا جێگات نابێتەوە بەڵام کە مردیت ماڵەکەت دراوە سێ ماڵەکەی کەسێترە قەبرەکەت لە بەردەمیایە بە سەتەها نەفەر جێگای قەتعی عەرز ناگرن جاری وا هەیە بە دەیەها نەفەر جێگای قەتعی بچووک ناگرێت
کەواتە برای شیرینم خوای گەورە دەفەرمێ حتى زرتم المقابر هەتا سەردانی قەبرستان دەکەن و دەمرن بۆی ئیمامی بەڕا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە گریان حتى بل الثرى ئەفەرمێ ئەوەندە گریا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەی فرمێس ڕژان هەتاکو خۆڵەکەی تەڕ کرد کردی بە قوڕ ئەو خۆڵەی بە فرمێسکی مبارەکی چاوەکانی خۆی تەڕ کرد ئەمجا فەرمی ثم قال يا إخواني لمثل هذا فأعدوا فەرمی ئەی براکانم بۆ ئەم ڕۆژە خۆتان ئامادە بکەن ئەو ڕۆژەی کە خوای گەورە بە زیارەت ناوی بردو بە سەردانی براکانم خۆتان بۆ ئەم ڕۆژە ئامادە بکەن ئێمەش وەسیەتی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم بە ئێوە دەڵێن براکانم خۆتان بۆ قەبر ئامادە بکەن خۆتان بۆ جوابدانەوەی مەلایکە ئامادە بکەن چیمان کردەوە بە ڕۆژی قیامەتمان کوا شەو نوێژمان کوا قورئان خوێندنی دوای ڕەمەزانمان کوا عیبادەتی دوای مانگی ڕەمەزانمان ئەبێ سەردانێت ئەو سەردانێ لە پێشمانەوەی مەجالی تێدا نییە ئەی براکانم خۆتان بۆ ئەم سەردانی ئامادە بکەن بۆ ئەم قەبرە ئامادە بکەن کەواتە برای شیرم ئاگاداری خۆمان خوای گەورە بە زیارەت ناوی ئەبا بە سەردانی ناوی ئەبا چونکە بەڕاستی ئەوە سەردانیەکە و دوایی بۆ ڕۆژی قیامەت و محاسبە دەڕۆی كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون خوای گەورە دەفەرمێ نەخێوانیە لە مەولا کە مردن بەباشی تێئەگەن لە مەولا کە مردن بەباشی ئەزانن چیتان کردووە لە دنیادا ئەوە هەڕەشەیەکی خوای پەروەردگارە بۆ خۆت چیت کردووە لە دنیا بۆ خۆت بیکە بەڵام قیامەتێ سەخت لە پێشتەوەیە ئەی نازانین ئێمە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد والله هەر قسەی لە زمانمان دەربچێ باش بێ یا خراپ ئیلا مەلایکە لەسەر تۆی ئەنووسێت باش بێ مەلایکەی لای ڕاستت ئەنووسێت خراپ بێ مەلایکەی لای چەپت ئەنووسێ والله یەک حرفیە بڵێ ئەو حرفە نووسراوە هەر کاتێک قسەیەکت کرد غەڵەتێکت کرد بۆی ئاگاداری خۆت بە هەرچی لە زمانی ئینسان دەربچێ مەلایکە دەینووسێت کەواتە براکانم خۆمان بۆ قیامەت ئامادە بکەین ئەوەی قەبری باش بێ قیامەتی باش بۆی ئیمامی عوسمانی کوڕی عەفان ئەو هاوڵە خۆشەویستەی کە مەلایکەی خوا شەرمی لێ کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتی ئەچوو سەر قەبر ئەچوو بۆ قەبرستان زۆر ئەگریا گریانێکی زۆر نەک وەک ئێمە پێ بکەنیایە دەیان فەرموو کاتێ باسی جەهەنم و بەهەشت دەکرێ ئەی ئیمامی عوسمان بەم شێوەیە ناگریت بەڵام کاتێک قەبر ئەبینی زۆر ئەگریت خۆشەویستی خوا ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لەو کەسانەی مزگەنی بەهەشتی پێدراوە لە هەموو ناخۆشێکی قیامەت ئەمین کراوەتەوە بەڵام دەی فەرموو قەبرەکەم هەوارگەی دوا ڕۆژمە ئەگەر قەبرەکەم باش بێ قیامەتیشم باشە بێ ئەگەر قەبرەکەم خراپ بێ ئەوە لە مۆلا خراپترە کەواتە قەبر هەوارگەی دوا ڕۆژتە یەکەم هەوارگەیە کە تۆ دەچیتە نایەوە جا بزانە چیت کردووە ئەگەر پێغەمبەری خوا بگری صلی الله عليه وسلم ئەگەر ئیمامی عوسمان بگری بۆ قەبرەکە ئەی من و تۆ بۆ نەگرین ئیمامی عومەری کوڕی خەتاب جاری وا هەبوو ئاگرێکیان هەڵە کرد دەستی لە ئاگرەکە نزیکە کردەوە ئەوەی عومەری کوڕی خەتاب ئایا لەسەر ئەم ئاگرە سەبر ئەگری هەتا خۆت بخەیتە ناو ئاگری جەهەنەمەوە كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون خوای گەورە دەفەرمێ لە مۆلا چاک چاکتی ئەگەن لە دنیادا چیتان کردووە چاک پەشیمانە بنەوە بەڵام پەشیمان بوونەوە سود و قازانجتان پێ ناگەێنێ كلا لو تعلمون علم اليقين خوای گەورە دەفەرمێ نەخێوانیە ئەگەر ئێوە بتان زانیایە بە عیلمێکی ڕاستەقینە یەقینتان هەبوایە بە قیامەتی خۆتان ئەوە بەو شێوەیە نەدەبوون كلا لو تعلمون علم اليقين نەخێوانیە وەکو ئێوە تێگەشتوونە لو تعلمون علم اليقين ئەگەر ئێوە علمتان هەبوایە بەڵام علمێکی دڵنیایی کەرەوە بۆ قیامەتی خۆتان ئینسان کاتێکە دەڵێن فلان کەس ئەگەر بڕۆی بۆ فلان شار لە ڕێگات دڵنیابە لە ناوە چیت ئەمە یەقینێکت بۆ دروستەکە تۆ ناتوانی بڕۆی بۆ ئەو جێگایە چونکە دەزانی زەرەر و زیانی بۆ تۆ تێدایە خۆتی لێ ئەپارێزی بڕۆی بۆ فلان شوێن ئاوات بەسەرا دێ بۆچی لەبەرەوە فلان کەس کاکە نەڕۆی بەخوا
کۆمەڵە خەڵکێک لە فڵان شوێنن خەڵکە کوژن خەڵک ڕوتەکەنەوە ئەو کاتە تۆ خۆت ئەپایەست ئەوە علمێکی یەقینت بۆ دروستەکە یەقینت هەیە بڕۆی بۆ جێگایە زەرەرەکەی بەڵام ئێمە ئەو یەقینەمان هەبوایە بە قیامەت و قەبری خۆمان ئەوە بەڕاستی بەباشی تێگەشتی لە مەسەلەکان گومانی تێدا نیە لەتەڕەوونە الجەحیم خوای گەورە دەفەرمێ ئێوە جەهەنەم ئەبین چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە حەدیث صحیح بوخاری مسلم داهاتوو ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت دەفەرمێ هەموو کەسێکە دەمرێت بەهەشتی بێ یا جەهەنەمی ئەوەی بەهەشتی بێ هەموو بەیانیەک و هەموو ئێوارەیەک لە ناو قەبردا جێگای خۆی پیشانەدەن لە بەهەشتا ئەی فڵان کەسی کوڕی فڵان کەس ئەی فڵان کەسی کچی فڵان کەس ئەمە قەسر و کۆشکەکانی تۆیە لە ناو بەهەشتی خوای پەروەردگارە بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێکە ئەی ئینسان لە ناو قەبردا جوابی مەلایکەی دایەوە سێ پرسیارەکە پەروەردگارت کێیە چی دینێکتە بۆ لە دنیادا چی ئەڵێ سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک خوای پەروەردگار زمانی پارا و ثابت کرد ئەو کاتە دەڵێ خواوازم لێ بێنن با بگەڕێمەوە بۆ لای کەس و کارەکەی خۆم مزگێنیان پێ بدەم کە خوای پەروەردگار لێم ڕازی بووە بەڵام دەڵێن بە خۆ دانیشە تا قیامەت گەڕانەوە نییە بۆ دنیا یەکسەر دڵی خۆشە بێ دڵی خۆش ئەبێ چونکە مزگێنی خوای پەروەردگاری پێدراوە لە سەرمەرگە لە ناو قەبردا لە ئیمتیحان نەجاتی بووە بۆیە دەڵێت خوا با بگەڕێم بۆ لای کەس و کارەکەم لە دنیادا پێیان بڵێم هێشتا کەس و کارەکەی نەگەشتونەتە ماڵ دخوا با بڕۆم مزگێنان پێ بدەم کە خوای پەروەردگار زمانی منی پاراو کردووە خوای گیان لەو کەسانەمان قبول کرد كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم خوای گەورە دەفەرمێت جەهەنەم ئەبینن ئەو کەسەی بەهەشتی بێ هەموو بەیانیەک هەموو ئێوارەیەک جێگای خۆی لە بەهەشتا پیشانەدەن کۆشک و تەلارەکانی خێزانەکانی خزمەتکارەکانی هەمووی پیشانەدرێ ئەوەشی جەهەنەمی بێ پەنا بەخوا هەموو بەیانی و هەموو ئێوارەیەک جێگای خۆی لە جەهەنەمە پیشانەدەن فڵان کەس ئەمە جێگای تۆیە لە ڕۆژی قیامەت لە جەهەنەمە ئالەم جێگایەدا ئەبیت ئەو کاتە ئەوەی بەهەشتی بێڵێ خوایە گیان قیامەت زوو بێ بۆ ئەوەی بگەڕێمە بۆ ناو ماڵ و منداڵ و ئەهلەکەی خۆم ئەوەشی جەهەنەمی بێڵێ خوایە گیان جەهەنەمیە ئەڵێ خوایە گیان قیامەت نییە ئەم جێگایەم ئەهوەنترە عەزابەکەی تا ڕۆژی قیامەت و جەهەنەم بۆیە خوای گەورە فەرمێ لەتەرەوُنە الجەحیم ئەوەشی بەهەشتی بێ خوای گەورە جەهەنەمی پێشانەدا ئەفەرمێ ئەگەر مەعسیەتی خوات بکردایە و سەرپێچی خوات بکردایە فەرمانەکانی خوات جێبەجێ نەکردایە ئەو جێگای تۆ ئەبوو بەڵام لەبەر ئەوەی کەسێکی چاک بووی خوای گەورە ئەوەی بۆ گۆڕی بە ئاوە ئەو مسکێنی خوای پەروەردگار ئەوەشی جەهەنەمی بێ جێگای پێشانەدەن لە بەهەشت ئاڵێن ئەگەر خوات بناسیایە ئەمە جێگای تۆ ئەبوو بۆی خەفەت بخوا بەڵام چونکە خوات نەناسی ئەوە جێگاکەت خوای گەورە ئەو بەهەشتی بۆت گۆڕی بە ئەو جەهەنەمە بۆیە خوای گەورە فەرمێ لەتەرەوُنە الجەحیم ئینسانیش گومانی تێدانێ لە ساحەی مەحشەرە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحدا ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە بۆ ساحەی مەحشەر جەهەنەم دێنن بۆ ساحەی مەحشەر ئەفەرمێ 70000 قولابی هەیە قولاب وشتی هەیە 70000 هەر یەکێک لەم قولابانە لەم 70000 قولابە هەر یەکێک لەم 70000 70000 مەلایکە ڕایەکێشێن هێشتا جەهەنەم خۆی ڕائەتەکێنێ لە کافر و بێباوەڕان يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد خوای گەورە دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا بە جەهەنەم ئەڵێین پڕ بووی ئەڵێ زیاتر هەیە بیهێنی ئەی خوای پەروەردگار بەناو من پڕبوون نییە کاتە برای شیرم ئاگادار بە جەهەنەم زۆر زۆر بەرفراوانە جێگای هەموو تاوانبارێکی تێ ئەبێتەوە لترون الجحيم ثم لترونها عين اليقين بێگومان بە چاوی خۆتان جەهەنەم ئەبینن چونکە پردی سیراتمان هەیە وإن منكم إلا واردها كان على ربك حتما مقضيا هەموو کەسێک بەهەشتی بێ یا جەهەنەم ئەبێ بەسەر پردی سیراتا بڕوا ئەو کاتە ثم ننجي الذين اتقوا خوای گەورە ئینسانی متەقی نەجاتەدا خوای ئێمە متەقینین خاکمان بەسەر خوای گەورە وعدی داوە ئینسانی متەقی
لەسەر پردی سیرات ڕزگار بکە وەکو بەرق بڕوات بەسەر پردی سیراتە و نەجاتی بێ. ونذر الظالمين فيها جثية ئەوانشی ظالم مستەمکار بن خوا لەسەر ئەژنۆیان دەشکێنە فریان دەدەنەوە ئاگری جەهەنەمەوە ئەژنۆیان دەشکێنێ چۆک دادەنە ناو جەهەنەمە. کەواتە برای شیرین خوای گەورە ئینسانی متەقی ڕزگارەکە. ثم لترونها عين اليقين هەموو کەسێک دەڕوات هەموو کەسێک جەهەنم ئەبینێ بەڵام ئەوەی بەهەشتی بێ ئینشەڵا عەزابەکەی پێ ناگا بەڵام دەیبینی جەهەنم چەندێ سەختە. لە ئاخرا خوای گەورە دەفەرمێ ثم لتسألن يومئذ عن النعيم پاشان تۆ هەموو کەسێک لە ئێمە پرسیار محاسبە دەکرێ پرسیاری لێ ئەکرێ سەبارەت بە هەموو ناز و نیعمەتێک کە خوای پەروەردگار بە تۆی بەخشیوە. هەتا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسان لە ڕۆژی قیامەتە محاسبەی دەکرێت لەسەر ئاوێکی سارد کە خواردوویەتیەوە ئاوی سارد لەسەر سێبەرێکی خۆش. والله هەر کەسێک لە ئێمە لە سێبەرێکی خۆشا بووە لەبەر فێنکەرەوەیە بوو بێ موبەڕیدە بێ یا سبلید بێ هەر شتێکی تر بێ لە قیامەتە محاسبەی تۆ دەکرێت لەسەری ئایا شکری خوات کردووە لەسەری یا شکری خوات لەسەری نەکردووە. کەواتە لە کۆتاییدا بە خۆماندا بچینەوە ئاگامە لە قیامەتی خۆمان بێت قیامەتێکی سەخت لە پێشمانەوەیە قەبرمان لەبیر نەچێ بە ئومێدیەوەی ئینشەڵا بە خۆماندا بچینەوە ئەم سورەتە پیرۆزە ببێتە هۆکارێک ئینشەڵا بۆ ئەوەی شەڕا زیاتر بەرەو باشی بڕۆین بەویستی خوای پەروەردگار قیامەتی خۆمان باش بکەین. لە کۆتاییدا ئینشەڵا ئاەتەکانی قورئانی پیرۆز ئەگەر بەڕاستی لێی تێبگەین ئەگەر بەڕاستی ئیهتیمامی پێ بدەین وەڵڵا دڵەکانمان ئەگۆڕێت دڵەکانمان باش ئەکا تخوا بە تەنها کات بە فیرۆدا نەبێ مردنمان لەبیر نەچێ هەموو کاتێ مردنمان لەبیر بێ وەڵڵا ئینشاءڵڵا وەکو ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەگەر یەک سەعاتێک مردنم لەبیر بچێ دڵەکەم مردنی لەبیر بچێ ئەو دڵی من فەساد ئەبێ تێک ئەچێ وێرانە بێت. ئێمە بە چەندەها ڕۆژ مردومان بیر ناکەوێتەوە مردنمان لەبیر نییە. خۆت بۆ قیامەت ئامادە بکە شەوت بەسەرا هات بە تەمای بەیانی مەبە وەڵای لەوانەیە بخەویت و هەڵنەسیتەوە وەڵای لەوانەیە بەیانی بکەیتەوە بەڵام ئێوارە نەکەیتەوە مەرگ یەخەت بگرێ. مردن نزیکە لە هەموو کەسێکمانەوە ئینشەڵا بە خۆماندا بچینەوە ئەم ئاەتانی قورئانی پیرۆز دڵەکانمان بەرەو باشی بەرێ. یا ڕەبی خوایە لێمان خۆش بە خوایە گیان لێمان خۆش بە خوایە گیان لە عەذابی قەبر بمان پارێزی خوایە گیان ئەو قەبرە تاریکەمان بۆ ڕوو ناکەیتەوە خوایە گیان دڵەکانمان پڕکەی لە نووری ئیمان خوایە گیان لە پردی سیراتمان پارێزی خوایە گیان نەمان خەیتە ناو جەهەنەمەوە لە پردی سیراتەوە. یا ڕەبی خوایە تۆ خوایەکی بە ڕەحم و مێهرەبانی لێمان خۆش بە خوایە یا قیامەتێکی سەخت لە پێشمانەوەی خوایە ڕەحمان لێ بکە. ئامین ئامین. أقول قولي وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما.